ئەم کاتتان باش ئەوە دەرکەوت کە وەکو بە درێژایی ماوەی ڕابردوو باسمان کرد تایبەت لە پێوەست بە ڕووداوەکانی عێراق و کۆبوونەوەی یەکەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق خولی پێنجەم دەرکەوت کە بۆ جارێکی تریش ئەو یەکڕیزیەی کە یەکێتی و پارتی وەکو لووتکەی کوردایەتێکی خۆیان سەیریەکەن و ئێمەمانە پێ تۆمەتبارە کە دوایەمە یەکڕیزی تێگەدەین و ئەمانە دەرکەوت کە دەگاتە سەر پۆست لە بینی خۆیانە ئەم یەکڕیزیە کورسی یاخود قاچی کورسیەک نایەنێ لای ئەوانەوە دوێنە بینیتان کە چۆن جیابوونەوە بۆچی جیابوونەوە بەعدی زۆرە بەڵام بە هەر بە خێرایی بۆ مێژوو حەزەکەم هەنێ قسە بکەم یعنی بیهێنە بە چاوی خۆتان ئەو هەڵوێستەی کە پارتی نواندی بۆی کە ڕۆی بەشداری هەڵبژاردننی کرد لە بۆ دەستی سەرۆکایەتی و لەگەڵ سەدر و حەلبوسیایەک لای بۆوە ئەگەر حیزبێکی تربی کردایە جا چیەشێتی چ غەیریەشێتی چی ڕوویەدا میدیانەوتەکان چی بۆ خەڵکە کرد ئەگەر کەسێک بڕۆیشتایە بەبێ بۆ نمونە هێزیشی وەکو یەشێتی بڕۆیشتایە بۆ ئەم جۆرە هەڵبژاردنە وەگەر پارتی لە جێگەی یەشێتی بووە چیە کرد بۆ نمونەگەر یەشێتی ئەمەی بکردایە و پارتی بەژاری نەکردایە چیە کردیانی من بەس دەوێت ئەمە ڕوون بکەمەوە بزانم ئەم خیتابە زۆر دش بە یەک و تەناقوزەی پارتی لە پێوەست بە مەسەلەی یەکڕیزی و کاتێکە دێتە سەر مەسەلەی فشەفشی قەومی و ئەوانە بای چەندە ینی هەموو جارێ نەمەوێت ئەمە ڕوون بکەمەوە هەموو جارێ نەوێت ئەمە فەسەحکەم هەموو جارێەوە ئەمە ڕوون بکەمەوە بۆ خەڵک بۆی چیتر بەم دنە قەومیە یاخود بەم فشەفشە قەومیە تێنەکەونەوە بزانن قەزەیەکە قەزەیەکی ترە و قەزەیەکە قەزەی مەسلحەتی حیزبی و عائیلی و شەخسیە یعنی ئەوە بیانە بەرچاوی خۆتان دوێنێشەوە دیار بەرنامەیەک کە دانیشتووە مشعەنجبوری دەبینی قەوسێکە خۆتان سێرچ بکەم زانم مشعەنجبوری چییە وەکو شەخسێتی سیاسی باسی لەوە دەکرد کاتێک کە لای کاک مەسعود بوون کاک مەسعود دوو تەکلیفی هەبوو یەکیشیانەوەیە سونەیەک بخەن خەمیس و خەنجەر ینی کاک مەسعود خۆی بە عەرابی یەکخستنیان نەزانێت جا ئەمە یەکخستنە لە بەرژەوەندی کورد دەبێت یاخود چی بە مێژوو بڕیاری لێ بە دوایی دووەمیشیانەوەیە کە وتوێتی بە مشعەنجبوری و تۆتانن بڕۆنەوە سەر بەرنامەکەی ئەحمەد مولا فەڕال لێی بنەوە ئەمە پێی وتوێتی ئێمە لە بینی ناکۆچیەکانی شیعەیە لایەنگری لەسەر هیچ لایەک ناکەین ینی نابینە تەڕەف لە نێوان بۆ نمونە مالیکی و سەدر یاخود ئیتاری تەنسیقی و سەدر بەڵام ئەمەی نەکرد بیانە بەرچاوی خۆتان دوێنێ لایەنگری بۆ وازحی بۆ سەدر کرد لەگەڵ حەلبوسیە ئەم هەڵوێستە سیاسیە ئەم مجازەفە سیاسیە کاردانەوەکانی لەسەر هەرێمی کوردستان لەسەر وەزعی ئەم لەسەر لە هەموو ڕوویەکەوە اقتصادی ئابووری پێوەست بە ناوخۆی عێراق هەر چۆنێکە بێ بەڕاستی دەبێت پارتی و کاک مەسعود تەحمولی بکات ینی بەتایبەتیش کە ماشەڵڵا لە دوێنێەوە زۆر شاگەشتکە و خۆشحاڵن بە و سەرکەوتنە لە ناوەڵی پەرلەمانە خۆتان نەزانن دروشم و سوودیانەوەتەوە و لە ئەم ماوەیەدا دوێنێ نووسی بووم ینی هیچ کەسێک وەقەدر کاک مەسعود وەکو عێراقیشی دڵسۆز دەرناکەوێت من پیرۆزبایی لێ یەکەم و باسی ڕفراندۆمیش ناکەم لە ڕفراندۆم چی و تۆ چینەوە تۆ ینی ئەحساییە زۆر بەس من هیوادارم ئەوەی کە کاک مەسعود بۆ خۆی بە حەڵاڵ ێزانێ بە بەردەوامی خەریکیەوە بێ بڵێ عێراق ئەبێ خەینەوە و بوعدی استراتیژیمان عێراق بێ و ئەبێ دوێنێ لە بەیاننامەکەی ئەڵێ بەرەو بنیادنانی عێراقی موسساتەوانە هیوادارم بۆ خەڵک ئەمە خیانەت نەبێ ینی کاتێک کەسێک قسەیەکی خێرەکە ئەڵێ بە عێراق دەرفەتێکە با سوودی لێ ببینین هیوادارم ئەو خەڵکانی لێ هەن نەدا یاخود ئەو میدیان نەوتی و ئەو قەڵەمە دەربار و بەکری ژیراوانە هەن نەدا ینی بڕۆنە یەخەی بگرن و کۆی کە لە ساڵانی ڕابردووە پەلامەری ئێمەیانەدا تەنها لە بەرەوەی ئێمە بابەجان عێراق دەرفەتێک وەرن ئەو دەرفەتە سوودی لێ ببینن بۆەوەی کە خەڵکی ئێمە بێرێ موچەنەبێ خەڵکی ئێمە بێژیان نەبێەوە چۆن فرسەتە بۆ سوننە و شیعە ئاواش فرسەتە بۆ ئێمە و خۆزگە کاک مەسعود هەر لە سەرەتاوە گوێی لەم بۆ چوون و تەسەوڕانی کاک نەوشیروانە کرد لە 2004 ئەوەندە نەڕۆی بەلای تورکیایە بۆی ئەمڕۆ نەگەین بەمە بەڵام بەهەرحاڵ ینی ئێستا کە گەیشتوتە ئەم قەناعەتە من پیرۆزبایی لێ یەکەم لە دڵەوە و هیوادارم بەردەوام بێ لەسەرەوەی کە ڕۆژانە وەکو عێراقیشی دڵسۆز دەرەکەوێ و ڕۆژانە بەیاننامە بڵاوەکاتەوە و ڕۆژانەوە خۆی دەرەخاکەیەک خەری سوننەیە و پشتیوانی سەدرە و بەشێکە لە پێکاتی عێراق و دڵی خۆشە بۆ پۆستی جێگیری سەرۆکی پەرلەمانی وەرگرتووە و هەرچی پۆستەکانی تریش هەیە من بۆ خۆم بەش بە حاڵی خۆم پێم هەیە پیرۆزی پارتی بێ بەڵام زۆر گرنگە ئەمە ڕوون بێ کە ئیدی پارتی لەم سیاسەتی بانێکەوتووایە بێتە خوارەوە یعنی ناکرێت بۆ نمونە ئەگەریشتی یان حیزبێکی تر ئەم هەڵوێستی ئەوی بکردایە هەموو دنیای لێ پڕە کردو ئەی کرد بە خائین و ئەی کرد بەوەی کە ئەمە یەکرزی کوردی یەکداوە کەچی بە تەنها خۆی ئەکا بە کورد و خۆی بە نوێنەری کورد دەزانی و ئەڵێ مادام من ئەم پۆستە وەرگرتووە کە جێگری دووەمی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق پێگەی کورد گەڕایەوە باشە کە پێگەی کورد گەڕایەوە ئیتر هیوادارین ماوەیەکی تر وەکو بەزمی ساڵی 2012 2013 لێنەیە لە بینی دە بۆ سیانزەیان لە بینی دە بۆ دوانزەیان دە
لە هەولێر حکوومەتەکەی بۆ مالکی دروست کرد و 12 لی کەوتە تەقە و لێ کەوتە خمەتن هیوادارم ئەم جارەوانە بێت ئێستا ئەم حکوومەتە ئەم پەرلەمانی پارتیە و پارتیتیا باڵادەستە و حکوومەتی عراقیە لە حکوومەتی عراقا باڵادەستن یاخۆ پیرۆزیان بێ و هیوادارم کە ئەمە بێتە هۆی ئەوەی کە ئیدی پەنانەبە لەبەر مەسلەی ناشەفافێتی مەلەفینەوت مەسلەی موچە و ئەوانە هەموو یەک چارەسەر ببێ و هیوادارم ئیتر یەکێتیش ئەو یەکێتی ئێستا بە تایبەتی کە دوای ڕووداوەکانی ئەو ناخۆشیانی لە بینی لاهور تاڵەبانی و بافڵ تاڵەبانی یاخود لاهوری شێخزەنجی و بافڵ تاڵەبانی ڕوویدا دیارە هەندێکیان پێیان خۆشە ئەوە بوترێت لاهور شێخزەنجی و بافڵ تاڵەبانی چۆنێک بێ ئەنی بگاتە ئاست ئەنی تێبگالەوەی کە ئیدی توانێت مناوەری لە عراقدا نەماوە توانێت مناوەری لە ئاستی پەرلەمانە نەماوە تێگەیشتنی بۆ معادلەکان نییەوە تێگەیشتنی بۆ جۆری ئەو مامەڵێنیە کە پارتی لەگەڵ یەکە کاک مەسعود هەموو شتێکی بڕان بۆ لەگەڵ سونە و سەدر کاک باخڵ خەریشیەوە بوو یەکریزی کاتێکیش یەکریزی وە بدیچیان نرد بۆ بەغابە سەرۆکاتی کاک عیماد بە حساب کاک عیمادی یەشێتی بۆ ڕۆژی دواتر وەفدێک هەر لە بەغا بوو کە خەنجەر و حەلبوسی چون سەردانی کاک مەسعودیان کردمان معناه وتیانی چ حسابێک بۆ ئەم وەفدە ناکەین بەرحاڵ من لە ڕاستیە زۆر دڵم خۆشە بۆی کە ئاوا پارتیە بینم زۆر متحمسە بۆ عێراق و ماوەشتر بە دووری نابینم یعنی هەمویان سرودی مەوتنیش بڵێنەوە و پیرۆزبیان لێکە مەڵامی تر هیوادارم واز لەم فشە قەومیە بێنن کە هەر کەسێک قسەیەکی کرد لە ئاسی عێراقا پێ بڵێن ئەمە عێراق چییە و پێ بڵێن ئەمە خۆفرۆشە و پێ بڵێن ئێستا ئیتر پیرۆزیان بێ دۆستایەتیان لەگەڵ سەدر پیرۆزیان بێ دۆستایەتیان لەگەڵ حەلبوسی هەڵبەتە لەگەڵ مالیکیوانە شاهێنشە عێلاقیان هەر زۆر خۆشە و ئەم عێلاقەیە پارێزن و هیوادارم هەمووی پارێزن گرنگ یەک شتە گرنگەوەیە کە هەرێمی کوردستان دوور بگرن خەڵکەکەی دوور بگرن لە متاجرەکردن و بازرگانیکردن بە خیتابی قەومی بە خیتابی مەذهبی بە خیتابی دینی و واز لە مەسەلەی ناشەفافێتی نەوت بێنن و هەوڵ بدەن کە ئەوەی کە ئەڵێن فعلەن پێگەی کورد لە عێراقا بەهێز بۆتەوە بزانین چی ئەبینین شوڕۆدا ویستم ئەم قسانە هەر بەشێکی بۆ مێژوو بکەم ینی بۆ ئەوەی کە تەوسیق لێ بمێنێتەوە کە پارتی لە خولی پێنجەمە کاتێک ئاوا ئەڕوات لایەنێک هەڵەبژێرێ لەسەر حسابی لایەنێکی تر و پێی وایە ئیتر ئەمە پێگەی کورد بەهێز بۆ لە بەغدا بزانین نەتیجەکەی چییە بێ خۆتان نەزانن کە ئەم یاریە جارێ گەمی زۆری ماوەوە دەرفەتی زۆری ماوە ئەمە سەرەتایەکە کە پێم وایە ئەم خولە دوێنێش نووسی بووم خولێکی سەخت و قورسە بێت ئەم کاتەتان باش ئەوە دەرکەوت کە وەکو بە درێژایی ماوەی ڕابردوو باسمان کرد تایبەت لە پێوەست بە ڕووداوەکانی عێراق و کۆبوونەوەی یەکەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق خولی پێنجەم دەرکەوت کە بۆ جارێکی تریش ئەو یەک ڕیزیەی کە یەکێتی و پارتی وەکو لوتکەی کوردایەتێکی خۆیان سەیریەکەن و ئێمەمانێنیان پێ تۆمەتبارەکە دوایەمە یەک ریزی تێگەدەین و ئەمانە دەرکەوت کە دەگاتە سەر پۆست لە بینی خۆیانە ئەم یەک ریزیە کورسی یاخود قاچی کورسیەک نایەنێ لای ئەوان و دوێنە بینیتان کە چۆن جیابوونەوە بۆچی جیابوونەوە بەعلی زۆرە بەڵام بە هەر بە خێرایی بۆ مێژوو حەزەکەم هەنێ قسە بکەم یعنی بیان لە بەرچاوی خۆتان ئەو هەڵوێستەی کە پارتی نواندی بەوەی کە ڕۆی بەشداری هەڵبژاردننی کرد لە بۆ دەستی سەرۆکایەتی و لەگەڵ سەدر و حەلبوسیایەک لای بۆوە ئەگەر حیزبێکی تربی کردایە جا چیەشێتی چغێریەشێتی چی ڕۆیەدا میدیانەوتەکان چی بۆ خەڵکیان کرد ئەگەر کەسێک بڕۆیشتایە بەبێ بۆ نمونە هێزیشی وەکو یەشێتی بڕۆیشتایە بۆ ئەم جۆرە هەڵبژاردنە وەگەر پارتی لە جێگەی یەکێتی بووە چیە کرد بۆ نمونەگەر یەکێتی ئەمەی بکردایە و پارتی بەشداری نەکردایە چیە کردیانی من بەس دەبێت ئەمە ڕوون بکەمەوە بزانم ئەم خیتابە زۆر دژ بە یەک و تەناقوزەی پارتی لە پێوەست بە مەسەلەی یەکریزی و کاتێکە دێتە سەر مەسەلەی فشەفشی قەومی و ئەوانە بای چەندە ینی هەموو جارێ من نەمەوێت ئەمە ڕوون بکەمەوە هەموو جارێ نەوێت ئەمە فەزح بکەم هەموو جارێ ئەمە ڕوون بکەمەوە بۆ خەڵک بۆی چیتر بەم دنە قەومیە یاخود بەم فشەفشە قەومیە تێنەکەونەوە بزانن قەزەیەکە قەزەیەکی ترە و قەزەیەکە قەزەی مەسلحەتی حیزبی و عائیلی و شەخسیە یعنی ئەوە بیانە بەرچاوی خۆتان دوێنێشەوە دیار بەرنامەیەک دانیشتووە مشعەنجبوری دەبینی قەوسێکە خۆتان سێرش بکەم بزانن مشعەنجبوری چییە وەکو شەخسێتی سیاسی باسی لەوە دەکرد کاتێک لای کاک مەسعود بوون کاک مەسعود دوو تەکلیفی هەبوو یەکیشیانەوەیە سونەیەک بخەن خەمیس و خەنجەر ینی کاک مەسعود خۆی بە عەرابی یەک خستنیان نەزانێت جا ئەمە یەک خستنە لە بەرژەوەندی کورد دەبێت یاخود چی بە مێژوو بڕیاری لێ بە دوایی دووەمیشیانەوەیە کە وتوێتی بە مشعەنجبوری و تۆتانن بڕۆنەوە سەر بەرنامەکەی ئەحمەد مولا فەڕەل لێی بنەوە ئەمە پێی وتوێتی ئێمە لە بینی ناکۆچیەکانی شیعەیە لایەنگری لەسەر هیچ لایەک ناکەین ینی نابینە تەرەف لە نێوان بۆ نمونە مالیکی و سەدر یاخود
ئیتالی تەنسیقی و سەدر بەڵام ئەمەی نەکرد بهێنە بەرچاوی خۆتان دوێنێ لایەنگری بۆ وازحی بۆ سەدر کرد لەگەڵ حلبوسیە ئەم هەڵوێستە سیاسیە ئەم مجازەفە سیاسیە کاردانەوەکانی لەسەر هەرێمی کوردستان لەسەر ڕۆژی ئەم لەسەر لە هەموو ڕێکەوە اقتصادی ئابووری پێوەست بە ناوخۆی عێراق هەر چۆنێکە بێ بەڕاستی دەبێ پارتی و کارمەزۆر تەحملی بکات یعنی بەتایبەتیش کە ماشەڵڵا لە دوێنێەوە زۆر شاگەشتکە و خۆشحاڵن بە و سەرکەوتنە لەناو وەڵی پەرلەمانە خۆتان نزانن دروشم و سوودیانەوتەوە و لە ئەم ماوەیەدا دوێنێ نووسی بووم یعنی هیچ کەسێک وەقەدر کاک مەسعود وەکو عێراقیشی دڵسۆز دەرناکەوێت من پیرۆزبایی لێ یەکەم و باسی ڕفراندۆمیش ناکەم لە ڕفراندۆم چی وتوە چینەوە تۆ ینی ئەحساییە زۆر بەس من هیوادارم ئەوەی کە کاک مەسعود بۆ خۆی بە حەڵاڵ لێزانێ بە بەردەوامی خەریکیەوە بێ بڵێ عێراق ئەبێ خینەوە و بوعدی استراتیژیمان عێراق بێ و ئەبێ دوێنێ لە بەیاننامەکەی ئاڵێ بەرەو بنیاد نانی عێراقی مؤسساتەوە هیوادارم بۆ خەڵک ئەمە خیانەت نەبێنی کاتێک کەسێک قسەیەکی خێرەکە ئەڵێ بە عێراق دەرفەتێکە با سوودی لێ ببینین هیوادارم ئەو خەڵکانی لێ هەن نەدا یاخود ئەو میدیان نەوتی و ئەو خەڵامەت دەربار و بەکری ژیراوانە هەن نەدا ینی بڕۆنە یەخەی بگرن و کۆی کە لە ساڵان ڕابردووە پەلامەری ئێمەیانەدا تەنها لە بەرەوەی ئێمان بابەجان عێراق دەرفەتێک وەرن ئەو دەرفەتە سوودی لێ ببینن بۆەوەی کە خەڵکی ئێمە بێرێ موچەنەبێ خەڵکی ئێمە بێژیان نەبێەوە چۆن فرسەتە بۆ سونە و شیعە ئاواش فرسەتە بۆ ئێمە و خۆزگە کاک مەسعود هەر لە سەرەتاوە گوێی لەم بۆ چوون و تەسەورانی کاک نەوشیروانە کرد لە 2004 ئەوەندە نەڕۆی بەلای تورکیایە بۆی ئەمڕۆ نەگەین بەمە بەڵام بەهەرحاڵ ینی ئێستا کە گەیشتوتە ئەم قەناعەتە من پیرۆزبایی لێ یەکەم لە دڵەوە و هیوادارم بەردەوام بێ لەسەرەوەی کە ڕۆژانە وەکو عێراقێکی دڵسۆز دەرەکەوێ و ڕۆژانە بەیاننامە بڵاوەکاتەوە و ڕۆژانەوە خۆی دەرەخاکەیەک خەری سونەیە و پشتیوانی سەدرە و بەشێکە لە پێکاتی عێراق و دڵی خۆشە بۆ جێگیری پۆستی جێگیری سەرۆکی پەرلەمانی وەرگرتووە و هەرچی پۆستەکانی تریش هەیە من بۆ خۆم بەش بە حاڵی خۆم پێم هەیە پیرۆزی پارتی بێ بەڵام زۆر گرنگە ئەمە ڕوون بێ کە ئیدی پارتی لەم سیاسەتی بانێکەوتوو وایە بێتە خوارەوە یعنی ناکرێت بۆ نمونە ئەگەریشتی یان حزبێکی تر ئەم هەڵوێستی ئەی بکردای هەموو دنیای لێ پڕەکردو ئەی کرد بە خاین و ئەی کرد بەوەی کە ئەمە یەکرزی کوردی یەکداوە کەچی بە تەنها خۆی ئەکا بە کورد و خۆی بە نوێنەری کورد دەزانی و ئەڵێ مادام من ئەم پۆستە مەردوتۆ کە جێگری دووەمی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق پێگەی کورد گەڕایەوە باشە کە پێگەی کورد گەڕایەوە ئیتر هیوادارین ماوەیەکی تر وەکو بەزمی ساڵی 2012-2013 لێنەیە لە بینی دە بۆ سیانزەیان لە بینی دە بۆ دوانزەیان دە لە هەولێر حکوومەتەکەی بۆ مالکی دروست کرد و دوانزە لێکەوتە تەقە و لێکەوتە خمەتن هیوادارم ئەم جارەوانە بێت ئێستا ئەم حکوومەتە ئەم پەرلەمانە پەرلەمانی پارتیە و پارتییا باڵادەستە و حکوومەتی عێراقیە لە حکوومەتی عێراق باڵادەستن یاخۆ پیرۆزیان بێ و هیوادارم کە ئەمە بێتە هۆی ئەوەی کە ئیدی پەنانە بەنەبەر مەسلەی ناشەفافیەتی مەلەفینەوت مەسلەی موچە و ئەوانە هەموو یەک چارەسەر ببێ و هیوادارم ئیتر یەکێتیش ئەو یەکێتی ئێستا بە تایبەتی کە دوای ڕووداوەکانی ئەو ناخۆشیانی لە بینی لاهور تاڵەبانی و بافڵ تاڵەبانی یاخود لاهوری شێخزەنجی و بافڵ تاڵەبانی ڕوویدا دیارە هەندێکیان پێیان خۆشە ئەوە بوترێت لاهور شێخزەنجی و بافڵ تاڵەبانی چۆنێک بێ ینی بگاتە ئاست ینی تێبگالەوەی کە ئیدی توانێت مناوەری لە عێراقدا نەماوە توانێت مناوەری لە ئاستی پەرلەمانە نەماوە تێگەیشتنی بۆ معادلەکان نییە و تێگەیشتنی بۆ جۆری ئەو مامەڵێنیە کە پارتی لەگەڵ یەکە کاک مەسعود هەموو شتێکی بڕان بۆ لەگەڵ سونە و سەدر کاک باخۆڵان خەریشیەوە بوو یەکریزی کاتێکیش یەکریزی وەک دیچیان نارد بۆ بەغابە سەرۆکاتی کاک عیماد بە حساب کاک عیماد یەشێتی بۆ ڕۆژی دواتر وەفدێک هەر لە بەغا بوو کە خەنجەر و حەلبوسی چون سەردانی کاک مەسعودیان کردمان معناه وتیانی چ حسابێک بۆ ئەم وەفدە ناکەین بەهەرحاڵ من لە ڕاستیە زۆر دڵم خۆشە بۆی کە ئاوا پارتیە بیرم زۆر متحمسە بۆ عێراق و ماوەشتر بە دووری نابینم ینی هەمویان سرودی مەوتنیش بڵێنەوە و پیرۆزبایان لێ یەکەم بەڵامی تر هیوادارم واز لەم فشە قەومیە بێنن کە هەر کەسێک قسەیەکی کرد لە ئاستی عێراقا پێ بڵێن ئەمە عێراق چییە و پێ بڵێن ئەمە خۆفرۆشە و پێ بڵێن ئێستا ئیتر پیرۆزیان بێ دۆستایەتیان لەگەڵ سەدر پیرۆزیان بێ دۆستایەتیان لەگەڵ حەلبوسیە وەتە لەگەڵ مالکیوانە شاهێنشە عێلاقیان هەر زۆر خۆشە وەم عێلاقیە پارێزن و هیوادارم هەمووی بپارێزن گرنگ یەک شتە گرنگەوەیە کە هەرێمی کوردستان دوور بگرن خەڵکەکەی دوور بگرن لە متاجرەکردن و بازرگانیکردن بە خیتابی قەومی بە خیتابی مەذهبی بە خیتابی دینی و واز لە مەسەلەی ناشەفافیەتی نەوت بێنن و هەوڵ بدەن کە ئەوەی کە ئەڵێن فعلەن پێگەی کورد لە عێراقا بەهێز بۆتەوە بزانین چی ئەبینین شوڕوەدا ویستمە قسانە هەر بەشێکی بۆ مێژوو بکەم ینی بۆ ئەوەی کە تەوسیق بێ و بمێنێتەوە کە پارتی لە خولی پێنجەمە
کاتێک ئاوا ئەڕوات لایەنێک هەڵەبژێرێ لەسەر حسابی لایەنێکی تر و پێی وایە ئیترەمە پێگەی کورد بەهێز بۆ لە بەغدا بزانین نەتیجەکەی چیە بێ خۆتان نزانن کە ئەم یاریە جارێ گەمی زۆری ماوەوە دەرفەتی زۆری ماوە ئەمە سەرەتایەکە کە پێم وایە ئەم خولە دوێنێ نووسی بووم خولێکی